26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە و مانای ئەزموونێکی زیندوو. 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکی کۆمەڵە و ڕۆژی کۆمەڵەیە. ڕۆژێکی کە لە 26 ڕێبەندانی 1357 تەنها چەند ڕۆژ دوای سەرکەوتنی شۆڕش بوونی ئاشکرای ئەم ڕێکخراوەیە لە ساتەوەختێکی چارەنووسسازدا ڕاگەاندرا، ئێران لە بەردەم خاڵێکی وەرچەرخانی مێژوویدا بوو. لەلایەک خەڵک لە ڕێگەی شۆڕشێکی جەماوەریەوە لە چنگ دیکتاتۆریەتی پاشایەتی ڕزگاری ببوو، دەرفەتی ئەوەی بەدەستهێنابوو کە هەناسەیەک بە ئازادی بکێشێت و لەلایەکی دیکەشەوە کابوسی هێژمونی دەسەڵاتێکی لە ڕادەبەدەر کۆنەپەرست و دوژمنی ئازادی کە خۆی بۆ دەست بەسەرداگرتنی دەسەڵات ئامادە دەکرد، سێبەری بەسەر کەشی سیاسی وڵاتدا کێشا بوو. لە ئەوە چرکەساتێکی گرنگدا ئاشکرابوونی کۆمەڵە سەرەتای ڕێبازێکی وشیارانە بوو بۆ بەرگریکردن لە دەستکەوتەکانی شۆڕش و گرێدانی بە ویست و داواکاری کرێکاران، زەحمەتکێشان، ژنان و نەتەوەستەم لێکراوەکانەوە. ڕەوتی ئیسلامی دوای 22 ڕێبەندان ئەرکی کپکردنی دەنگی شۆڕشی لاستۆگرت. لە زۆر شوێنی وڵات سەرکوتی خەباتی ئازادی و ڕزگاری خوازانە بە خێرایی دەستی پێکرد. بەڵام لە کوردستان دۆخەکە جیاواز بوو. لاوازی ڕەوتی ئیسلامی لەم ناوچەیە و کاریگەری سیاسی چەپ و ڕادیکاڵ و سێکۆلار لە نێو جەماوەردا و هەروەها بوونی حەزب و ڕێکخراوە سیاسیەکان هاوسەنگی هێزێکی ئەوتۆی پێکێنابوو کە ڕێگەی نەدەدا شۆڕش بە ئاسانی دەستی بەسەردا بکرێت. کوردستان لە ڕاستیدا بوو بە یەکێک لە ناوەندەکانی بەردەوامبوونی شۆڕش، شوێنێکی کە داخوازیە کۆمەڵایەتی و سیاسیەکان بە چڕی و بابەتیانە بەرامبەر بە حکوومەتێکی تازە بەدەسەڵات گەیشت و تیادا سەری هەڵدا. ئەوەی لە کوردستان دەگوزەرا تەنها ناڕزایەتێکی سیاسی نەبوو، بەڵکو بزووسنەوەیەکی کۆمەڵایەتی بەرین بوو کە چین و توێژە جۆراوجۆرەکانی ئاوێتە یەکتر کردبوو. کرێکارانی چۆساوە خوازیاری ژیانێکی باشتر بوون. زەحمەتکێشانی گوننشین لە کۆت و بەندەکانی سیستەمی ڕزیوی فئۆداڵی ڕزگاریان ببوو و دەیانویست بەرهەمی شۆڕژ لە خاک و نان و کەرامەتی مرۆڤایەتی خۆیاندا هەست پێ بکەن. ژنان تینوی مافی یەکسان بوون و نەیان دەویست ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و بە یاسا و نەریت و ئاین پاشەکشەیان پێ بکات. جەماوەری خەڵکی چیتر توانایی تەحەموڵی قورسایی ستەمی نەتەوەییان نەمابوو. ئەو ئاوات و داخوازیانە لە شێوەی بزووسنەوەیەکی خۆڕاگری جەماوەریدا خۆی نیشاندا. بزووسنەوەیەکی کە خۆی بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو دەسەڵاتە نوێیە ئامادە دەکرد کە هەڕەشە بوو بۆ سەر دەستکەوتەکانی شۆڕش. هەر لە سەرەتاوە کۆنەپەرستانی خۆژەئی و پاشماوەکانی سیستەمی فئۆداڵی ڕزی و هەوڵیاندا بە پشبەستن بە حکوومەتی ناوەندی پێگەی لە دەستووی خۆیان بەدەست بهێنەوە. دار و دەستەی چەکداریان ڕێخست، هەڕەشەیان لە خەڵکی زەحمەتکێشی گوندەکان کرد و هەوڵیان دەدا بە زەبری چەک و بە پشبەستن بە ناوەند پەیوەندیە کۆنەکان زیندوو بکەنەوە. وەڵامی کۆمەڵە لەم قۆناغەدا تەنها وەڵامێکی تەبلیغاتی نەبوو، بەڵکو بانگەوازێکی پراکتیکی و ڕێکخەر بوو کە بریتی بوو لە ڕێخستنی جوتیاران و وەرزێران لە یەکیەتیەکانی جوتیاراندا بەمبەستی داکۆکیکردنێکی ڕێکخرا و چەکدارانە لە مافەکانیان. ئەم هەنگاوە هەم بەمانای پوچەڵکردنەوەی دژە شۆڕشی خۆجێیی بوو، هەم کردنی دەستکەوتەکانی شۆڕش بە ناوەندە ڕاستەقینەکانی هێزی جەماوەری لە لادەکاندا. جۆش و خۆشی ئەو زەحمەتکێشانەی کە بەدەستی خۆیان سەرکەوتنیان مسۆگەر کردبوو و هەروەها ئەو کەشە سیاسیە دموکراتیکەی کە سەرانسەری کوردستانی داگرت بوو، ئەم ناوچەیەی کردبووە سەنگەرێکی بەهێز بۆ بەردەوامی شۆڕژ لەسەر ئاستی ئێراندا. کاریگەری سیاسی و کۆمەڵایەتی کۆمەڵە لە ئاوا بەستێنێکدا گەشەی کرد و تواناکانی بۆ کۆکردنەوە و ڕێخستنی جەماوەر لە ڕووداوە گرنگەکاندا خۆی نیشاندا، لەوانە کۆچی مێژووی خەڵکی مەریوان، مانگرتنی گشتی یەکمانگەی خەڵکی سنە بۆ دەرکردنی سوپای پاسداران لەو شارە، ڕێپێوانی بربڵاو بەرەو مەریوان بۆ پشتیوانی لە خەڵکی ئەو شارە و چەککردنی هێزی کۆنەپەرستی ناسراو بە سوپای ڕزگاری کە لەلایەن شێخەکانی ناوچەکەوە ڕێکخرابوو. ئەمانە تەنها ڕووداو نەبوون،
بەڵکو نمونەگەلێک بوون لە بەشداری ڕاستەوخۆی جەماوەر لە سیاسەتدا و پشتبەستن بە هێزی بە کۆمەڵ و گۆڕینی ناڕزایەتی بۆ ڕێکخستن. ئەم ئاسۆ جیاوازە ئاسۆیەکی کە تیادا مرۆڤەکان دەیانتوانی لە ڕێگەی ناوەند و دامەزراوەکانی خۆیانەوە داهاتوو بنیاد بنێن بۆ ڕژیمی ئیسلامی تەحەموڵ نەدەکرا. کۆماری ئیسلامی سەرەتا بە درۆ و فریوکاری و هاتنە سەرمێزی دانوستان کاتی بۆ خۆی کڕی. بەڵام لە کۆتاییدا هەموو دەرگاکانی دیالۆگی داخست و دوای ئەنجامدانی چەندین کارەسات و تاوانی وەک کۆمەڵکوژی قارنێ و قەڵاتان و چەندین شوێنی تر بە فەرمانی خومەینی لە 28 پوشپەڕی 1358 لەشکەرکێشیەکی بربڵاو درڕندانە بۆ سەر کوردستانی دەست پێ کرد. وەڵامی کۆمەڵە بانگەوازێکی ڕوون بوو، خۆڕاگری لە بەرامبەر هێرش و پەلامارەکان لە هەموو بوارەکاندا. خەڵکی کوردستان بە دەنگی ئەو بانگەوازەوە هاتن و لە هەناوی ئەو خۆڕاگریەدا مێژوویکی پڕ لە هەوراز و نەشێ و پڕ لە وانە و ئەزموونی دەیەکانی دواتر دروست بوو. ئەوەی کە چارەنووسی کۆمەڵی بە چارەنووسی ملیۆنان ئینسانی ستەملێکرا و تینی و ڕزگاریەوە گرێدا بریتی بوو لە خۆڕاگری لە بەرامبەر دوژمنانی ڕەنگاوڕەنگی کرێکاران و زەحمەتکێشان. ئەم خۆڕاگریە شێوازی جۆراوجۆر و بەرجەستەی بەخۆیەوە بینی. بەرگریکردن لە جوتیاران لە بەرامبەر خاوەنزەوی و دەرەبەگەکان، دیفاع لە زەحمەتکێشانی گوندەکان لە بەرامبەر دەست بە سەرداگرتنی زەویەکان، بەرگریکردن لە ژنان لە بەرامبەر کۆنەپەرستی دەسەڵاتدار و فەرهەنگ و نەریتی ڕزیوی پیاوسەلاری، بەرگریکردن لە کرێکاران لە بەرامبەر سەرمایەداران، دیفاع لە چەکداربوونی خەڵک و هەوڵدان بۆ پڕچەکردنی زەحمەتکێشان، پێکێنان و دروستکردنی کۆڕ و کۆمەڵە دیموکراتیکەکان، پێکێنانی شۆرای شاری سنە کە لەو ڕێگایەوە بوونی خۆی بە فەرمی بەسەر حکوومەتی کاتیدا سەپاند، پێکێنانی شورای گەڕەکەکان واتە بنکەکان و هەروەها پێکێنانی یەکیەتی جوتیاران و شۆراکانی ژنان و خوێندکاران. هەموو ئەمانە نیشانیاندا کە خەبات تەنها لە مەیدانی نظامی یان مەیدانی سیاسیدا بەرتەسک ناکرێتەوە، بەڵکو لە بنیادنانی پێکاتە جەماوەریەکانی دەسەڵات و بەڕێوەبردنی کۆمەلگادا مانا دەبەخشێت. هەر ئەم توانایی و پۆتانسیلی بنیادنانی دامەزراوە و کۆکردنەوەی جەماوەرە بوو کە بواری بۆ کۆمەڵە ڕەخساند ببێتە ئاڵا هەڵگری خۆڕاگری جەماوەری و چەکداری خەڵکی کوردستان لە دژی لەشکەرکێشی هێزە داگیرکەر و سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی. هێرشی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتوو بۆ سەر کوردستان بە خۆڕاگری و فیجاکاری کەموێنەی خەڵک و هێزی پێشمەرگە تێکشکا. ڕژیم دوای ئازادکردنی شارەکان لە خەزەڵوەری ساڵی 1358 بە چۆکدا هات و بە شێوەیەکی ڕیاکارانە ملی بە وتوێژ و دانوستاندا. لێبڕاوی و لێهاتووی کۆمەڵە لە دانوستان لەگەڵ ڕژیم لە پێناو پاراستنی بەرژەوەندیەکانی بزوسنەوەکە و بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشان و پەرەپێدانی دیموکراسی، ڕێخستنی بەرفراوانترین چالاکی وشیاردەرانە لە نێوان دوو پەلاماری ڕژیم بۆ سەر کوردستان، جارێکی تر توانایی کۆمەڵەی بۆ کۆکردنەوە و یەکگرتووکردنی جەماوەر و ڕێبەرایەتی خەباتی شۆڕشگێرانەی خەڵکی کوردستان نیشاندا. ساڵیادی ئاشکرابوونی کۆمەڵە و بیرهێنەرەوەی ئەو ڕاستیە حاشا هەڵنەگرەیە کە شۆڕش و ئازادی بەبێ ڕێخستنی جەماوەری و ناوەند و دامەزراوەی سەقامگیر ناتوانێت بەردەوام بێت. ئەزموونی کوردستان لەو ساڵانەدا دەریخستکە لە بەرامبەر کۆنەپەرستیدا چ لە فۆرمی خۆجەئی یان دەوڵەتی تەنها ویستن بەس نییە، بەڵکو دەبێت توانایی بنیادنان بەدەست بهێنین، بنیادنانی یەکیەتیەکان، شوراکان و جەمعیەتەکان و هیتر، هەروەها داکۆکی لە مافی جەماوەر بۆ بەشداری ڕاستەوخۆ لە چارەنووسی خۆیان لە زمرەی ئەو هەوڵانە بوون لەم پێناوەدا. بەم مانایە 26 ڕێبەندان تەنها مێژووی ڕێکخراوێک نییە، بەڵکو وە بیرهێنەرەوەی نەریتێکی سیاسیە، نەریتی پشبەستن بە هێزی ڕێکخراوی کرێکاران و زەحمەتکێشان لە یەک هەڵپێکانی ئازادی لەگەڵ یەکسانی و ژیانێکی باشتر، نەریتی دروستکردنی بنیادی ڕاستەقینەی دموکراسی و دەسەڵاتداریەتی جەماوەر لە خوارەوە. ئەمەیە
بنەڕەتی ترین ئەزموونێکی کە تا ئێستاژ زیندوو ڕێگای داهاتووی گەشمان پیشان دەدات.